دەستخۆشی بۆ جەنابتان بۆم بەرنامە جوانە من هەستیار عەبدوڕەزاق ئەحمەد ناسراو بە هەستیار ڕەزا شاعیر و نووسەر و ڕاگەیاندنکارم لە شاری سلێمانی لەدایک بووم و خۆم خەڵکی قەرەداخم و لە ئێستا مەشغوڵی کارکردنم لە کۆمپانیای فارۆ گروپ بۆ کارەوە مەشغوڵە. خۆی لە ڕاستیە شعر لای من هەموو شتێکی جوانە بۆ هۆکارەشی کە ئێمە چەندێکە خەریکی شیکردنەوەی تێکستە کلاسیکەکانین بەڕاستی تێکستی کلاسیکی مانە و مەبەستی گەورە گەورەی لە پشتەوەیە. ئەنی تۆ دیقەت بە ئەگەر ببینی شاعیری کلاسیکی دار و بەرد و گۆزە و سروشت و کانی و ڕووبار و هەمووی ئەهێنێتە قسە و قسەی لەگەڵاکە. من لە پرسیارەکەی تۆ یەک نمونەی زۆر جوانی مەولەویت بۆ باسەکەم. مەولەوی ئازیز بەیتێکی هەیە زۆر جوانە فەرمێ داخۆ چەند وەدەست نازگنە و هاڵان. مەولەوی قساکە لەگەڵ گۆزەشکاوێکە ئەفەرمێ داخۆ چەند وەدەست نازگنە و هاڵان ئامۆشۆت کردن پێی دڵی ماڵان. ئەبینێ گۆزەکە شکاو لە ئەرزاکەوت و قسەی لەگەڵاکە فەرمێ ئاخۆ چەندێک بەدەست ناسک و نازدارەکانەوە ئامۆشۆت کردن پێی دڵی ماڵان لە ناو ماڵەکانە هاتو چۆت کردووە و بەسەر سنگ و شان و مل و دەستی ئەو ناسک و نازداران و هاتو چۆت کردووە لەگەڵ خۆیان تێکەڵ یەکاتەوە فەرمێ ئێستا ها چون من پەشێوت بی حاڵ کەفتەنی نەخاک مەکەرات پاماڵ. ئەفەرمێ ها ئێستا وەکو منت لێ هاتووە و شکاویت و لە سوچێکا کەوتویت و کەس ئاوڕت لێ نایەتەوە و قەدرت نازانێ و لەسەرەوە خاکە کەوتووی. تێکەڵکردنی ئەمە لەگەڵ ژیانی خۆیان بۆ گەیاندنی ئەو مەبەستی کە ئەوێ بیگەێنێ بەڕاستی بۆیە ئەڵێم شاعیر لەم کاتانە قسە لەگەڵ هەموو ئەو شتانەژەکە هەموو ئەو شتانەش ئێنێتە قسەکردن کە ئەسڵەن بۆ قسەکردن ناشێن و ناتوانن قسە بکەن. بۆیە دیوێکی زۆر جوانی هەیە کلاسیک. جا هیوادارم توانی بێتمان لە کاتی باسکردنیم تێکستانە شتێکمان نەوت بێ کە لە دەخەکەمان کەم کرد بێتەوە بەڕاستی. ئەم شاعیرانی ئێمە تەنها شاعیر نەبوون. مەسەڵەن فەیلسوف بوون، حەکیم بوون، دانا بوون، لێزان بوون، زمانزان بوون، بەتوانا بوون، مەلای ئاینی بوون. چەندین سیفەتیان هەبووە. قسەکردنەکانیشان قسەکردنێکی ئاسایی و طبیعی نەبووە. لە پرسیارەکەی تۆوە زۆر مەبەستم بوو لە کۆمنتا زۆر جار بۆمانە نووسن باسی شێخ ڕەزای تاڵەبانی بکە. بۆ جوابی ئەم پرسیارەی تۆ حەزەکەم چیرۆکێکی شێخ ڕەزات بۆ بژێڕمەوانێ. شێخ ڕەزای تاڵەبانی ڕۆژێک ئەچێ بۆ ماڵی مامی. کە ئەچێ بۆ ماڵی مامی ئەو مامی تۆزێک کەم دەس و فەقیر و لە ڕووی مادیەوە خراپە بێ. باشە مامە شێخ ساڵحی کە ئەچێ بۆ ماڵیان نانوکەرەی بۆ هێنێ. شێخ ڕەزاش چاوەڕێی ئەوە ناکا کە نانوکەرە بخوا بەڵام کە ئەیبینێ نانوکەرە دانراوە ئەوانە تێری لێ خوات و دوای ئەم شعرێ بۆ نووسێ ئەفەرمێ گەرچی فەقیر و مفلیسە مامە شێخ ساڵحم نەمدی کەس وەک ئەو ساحێبی کەرەم میوانی بووم و نانوکەرەی نایە بەردەمم ئێستەش بەبێ موداهەنە من مەمنونی ئەو کەرەم. ئەڵێ ئەگەر تووڕە بوو مامەم تووڕە بوو دیەوە مەبەستە منە ئەڵێم نەباوە مەبەستم ئەو نانوکەرەیەکە بۆ دانام ئەگەر تووڕەش نەبێ احتیادی ئەڵێ من مەمنونی ئەو کەرەم. ئەو کەرەم دوو معنا بێ هەم بۆ مامی و هەم بۆ ئەو نانوکەرێشی کە بۆی داناوە. بەکارهێنانی ئەم وشانە زیاتر لەمانەیەک بۆ نمونەیە مەسەڵەن نالیمان هەیە. نالیش بەیتێکی زۆر جوانەیە فەرمێ دوێنێ چ بوو دەدا بە زوبان لافی کەرامەت ئەمڕۆ نەدەمت بوو. ئەفەرمێ دوێنێ چی بوو بە زوبان لافی کەرامەتت لێیە ئەمڕۆ ئیتر کە هیچت نەماوە نەدەمت بوو واتە نەدامەت یعنی پەشیمانی نەتوانەوە هەبوو پەشیمان بیتەوە ئەسڵەن نەدەمت هەبوو پەشیمان بیتەوە قسە بکەی نەدەمت بوو ئەسڵەن نەکاتیش هەبوو نەکاتێکیش مابوو بۆ ئێوە تۆ بکەی. بۆیە بەڕاستی ئەمە هونەرێکی زۆر بەرزە هونەرێکی زۆر بەرزە کە بەڕاستی ئەم هونەرە لای شاعیرانی کلاسیک دەست ئەکەوێ وەک زیاتر لە شعرە تازەکانی کە ئێستا ئەنووسرێ بەڕاستی. خۆی قۆناغەکانی شعر بە چەند قۆناغێکا تێپەڕیوە هەر یەک لە قۆناغەکان جوانی و تایبەتی خۆی هەیە. بۆ منێمە کلاسیکمان هەیە ڕیالیزممان هەیە ڕۆمانتیکمان هەیە هەر یەکەشیان کۆمەڵێک مامۆستا و سەرمشقی خۆی هەیە. مەسەڵەن ئەڵێ کلاسیک نالی و مەحوی و سالم و کوردی و تبەرەوە مەسەڵەن ئەم ڕێبازە تازانە ئێستا کە هەیە مەسەڵەن مامۆستا شێرکۆ بێکەس و مامۆسالەتی فەڵمەت و ئەمە
لەو بەینا ئێمە قانعمان هەیە مەدهۆشمانێ بۆیە بەڕاستی هەر قۆناغێک لە قۆناغەکانی شعر جوانی و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام شعرە کلاسیکەکان خەڵکێکی زۆر تامەزرۆیەتی و حەزیلەتی و بەڕاستی داوای شیکردنەوەی بەیتەکانەکەن و بەڕاستی داوای خوێندنەوەیەکەن کە من هەست دەکەم ڕۆحیەت و جوانیەکی هەیە سحرێکی هەیە کە جیاوازە لە شعری ڕێبازەکانی تر بۆیە خەڵک ئەوەندەی حەز لێ بەڕاستی و ئەتوانی زیاتر لە چەند مانە و مەبەستێکیش بگەێنی لە تێکستی کلاسیکا بەڕاستی. خوێندنی ئەکادیمی من بە کالۆرەسم هەیە لە ژمێریاریە. خوێندنی ئەکادیمی زۆر جیاوازە لەو بەهرە و توانایی کە تۆ حەزت لێ و هەوڵی بۆی. من توانیمە بڕوانای بە کالۆرەس بێنم لە ژمێریاریە بەڵام ژمێریاری پڕ لە ڕقەم و لە حیساب و لە کتاب و لە زانستێکی وشک کە تۆ ناتوانانی ئەسڵەن هیچ تێکەڵێکی پێ بکەی لەگەڵ شعرە. بۆیە ئەم بەجێی خۆی دەردی کوردەوارێڵێ ئەم بابەتە هونەرێکش بەجێ خۆی. هەر سلێمانی زۆر تایبەتە، سلێمانی زۆر شیرینە، سلێمانی شاری شاران، هەر تۆی شاری ڕۆشنبیری، کانگای جوانی و عیشق و وەفای، تۆ زۆر لە دڵما شیرینی. سلێمانی یەکێکە لە هەرە شارە جوان و تایبەت و نازدارەکان بۆ من بەڕاستی وەتوانیمە تێکستیشی بۆ بنووسم و ژیانی گەنجی و لاوی و ئەم تەمەنە و خێزان و ینی هەموویم لەم شارا بەڕێ کردەوە بەڕاستی زۆریشم سەفەر کردو ینی بۆ منە جاری وایەتی بۆ وڵاتێکی تر بۆ شارێکی تر بۆ جێگایەکی تر 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو پەڕی هەفتەیەک ئیلا بیری ئەم شاراکەی ئیلا جەزابێت و ڕاکێشانێکی هەیە کە تۆ ڕاکێشێ بەڕاستی بۆیە بەڵێ کاریگەریکی زۆر بەرچاوی هەیە. خۆی بەڕاستی بۆ ئەو سەردەمەی کە ئێمە کلیپی شعریمان کرد هەنگاوێکی تازە بوو چکە یا پێش ئێمە نەکرابوو یا ئەگەر کرابێتیش بەو شکڵە نەبووە کە ئێمە کردومانە لەو کوالیتیان نەبووە چکە بەڕاستی کامەری زۆر باش و مەسەلەن سیناریۆی زۆر باش و لەگەڵ دەقەکە و وێنە و ئەین تۆ تەسەورەکەی بۆ 7 دقیقە ئێمە بۆ 7 دقیقەی کلیپی شعری 240 دقەمان تەسویر کردووە ینی هیلاکێکی زۆر و ئەوەی ناڕەحەتی هەبوو بەڵام سپاس بخوا کە بەرهەمێکی جوان و شتێکی جوان دەرچوو. بە من بڵێ پێم باشە ئەگەر پرسیارەکە بۆ من بێ پێم باشە کلیپی شعری هەبێ زۆر کەس هەیە حەزەکە ئەو سوڕە و وێنەیە لەگەڵ تێکستەکانە بڕوا و ئەم کلیپانە ئیسفادە لێ بکە بەداخەوە بەڕاستی ئێستا بەهۆی کەمی مادە و بەهۆی کەمی نەبوونی سپۆنسەر و ئەم شتانەوە ئێمە تۆزێک لەوە بووینەتەوانێت کە کلیپی شعری و هەنێک بابەتی قورسکەین باوەڕ بفەرمووی ینی هەر بۆ کۆڕەکانیش ئەین تۆ کۆڕێکی شعریەکەی مەصرفی هۆڵت هەیە مەصرفی پۆستەرت هەیە مەصرفی سپۆنسەرت هەیە بۆ ئەم ئیشە مەصرفی جلو و بەرگ و خەڵک و مەصرفی ئەو موزیسیانانەی کە ینی بۆ کۆڕەکە و ینی هەمووی مەصرفە ئەمە ئەگەر لایەنێک دەعم بدنەکە بەڕاستی خۆش دەزانی ینی ئێستا سیستەمێکە چۆ لەگەڵ سیستەمێکی سەرمایەداری ئەوەیە هەموو شتەکان بە پارە بن ینی تۆ ناتوانانی بێبوونی پارە کۆمەڵە ئیشی جوانکەی بۆیە ئەگەر هەبێ مەسەلەن لایەنێک دەعمکە ئیشکە بەڵێ من کلیپی شعریم جوانە کۆڕی شعریم پێ جوانە بەڵام ئەوەی کە شاعیرەکە لەسەر توانای خۆی بیکە ئەمە ئەرکێکی زۆر قورسە داوە بەیتێکی مامۆساقانە ئەم بیرکەوتوانێ زۆر جوانە لە کە باسی ماداکە تەعاان مامۆساقانە مامۆسایەک بۆ خۆی شاعیرێکی زۆر بەرزە ئەسڵەن پارەوانەی لاوە گرنگ نەبووە بەڵام کە هێتە سەر باسکردنی پارە و ژیان کە پێ ئەڕوا مامۆساقانە بەیتێکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ ئەی فلس وەڵڵا لە داک و باب و باپیر چاتری جابزانەوایە ئەنە ئەفەرمێ ئەی فلس وەڵڵا لە داک و باب و باپیر چاتری تۆ لە 100 خزم و خوێش و شێخ و دەستگیر چاتری هەی بە قوربانی زڕت بەم ڕۆژی سەودا و مامەڵە تۆ لە شیر و خەنجەر و بڕنە و گەلێ ئازاتری کە بابەتەکەیتە سەر بابەتی پارە و مادە زۆر شت هەیە تۆ ئەبێ ئیلا بەمە بیکەی یعنی هیچ دەسەڵاتێکت نییە بۆیە بەڕاستی ئەو ئیشانەمان هەمووی ڕاگرتووە هەتا بەشکم شەڵاوەزعی کوردستان و ناوچەکە تۆزێک بێتەوە سەرخۆی و کۆمەڵێک سپۆنسەری هونەری و ئەدەبی هەبێت و کە بتوانین ئیشی جوان بکەین زۆر دیقەتی ئەوە بماوە ینی زۆر جار کەسێک ڤیدیۆیەکی منەڵێ فڵان ڤیدیۆتم بینیوە زۆرم پێخۆش بوانە پرسیاری لێکم وەڵام لە کوێوە بینیوتە مەسەن لە سەر چاوێک و بینتە بۆی بزانین خەڵک زیاتر چی بەکارێنێ خەڵک زیاتر گرنگی بە چییە زۆر جار هەیە کە ئەچی بۆ کۆڕێکی شعریا بۆ بەرنامێکی تیڤۆک و جەنابتان نامەت بۆ یەڵێت خوا فڵان تێکستم بۆ بخوێنەرەوە حەزم لەوەیە ئەمە بۆ دەرەکەوێ
کۆڕی شعری کە ڕاستە و خۆ ئەچیتە بەردەم ئەو کەسە بۆیە خوێنیتەوە زۆری فەرقەوەکوی لە چاوی کامێرەیەکە و تۆ قسەی بۆ بکەیت یان ئەو ڤیددیوانی کە تۆ بۆیانەکەی ئەبێ بزانی کە تۆ خەڵک چی ئەوێ ئەمە دوو ڕەمان هەیە بە کورتی ڕێکمان هەیە ئەڵێ ئەبێ شاعیر بێتە مستەوای نووسەر ئەبێ ئەمە بکەی شاعیرەکە بێتە ئەو مستەوایە کە خوێنەرەکە لی تێبگا ئەبێ شاعیر بینە ئاستی خوێنەر جۆرێک تریش بیرەکەنەوەڵە نە ئێمە پێویستەکە خوێنەر ئاستی بەرزکەینەوانێ بۆ ئاستی نووسەرەکە و لە نووسین و دەخەکە تێبگا من لەو بەشەیانم کە قەنەعاتم وایە ئەبێ نووسەر تۆزێک دابەزێ بزانێ ئەو حەزی بە چییە بۆیە چکە بەڕاستی خوێندنەوە زۆر کەم بووە بۆهۆی ئەم بابەتی تەکنۆلۆژیاوە چۆن هەوڵبین خەڵک بخوێنێتەوە چۆن ئەم حەزی بۆ دروستکەین چۆن کتێبێکی پێ بناسیێنین ئەبێ تۆزێک نزیک بیبیتەوە لە ئاستی ئەو بۆیە لێت تێبگا نەک شتێ بڵێ کە خوێنەرەکە هیچ حاڵی نەبێت لە تۆ بەڕاستی وڵای بەداخەوم یعنی ئێمە دەقی زۆر لاوازمان هەیە ینی ئەچیتە ئەو بازاڕە تەمام چۆ بەردەرکی سەرای شاری سلێمانی ئەبینی ئەو هەموو کتێب و نووسین و چاپکرا و شعر و نازانم ئەمانە بە چه فیلتەرێکات تێپەڕەن چاپەکرێ نازانم شعرە مۆبایل و نازانم چیمانە بەڕاستی هیچی ناچێتە خانی شعر و ئەدەبیاتەوە بەو جۆرە لاوازە بەڵێ ئەمە شاعیرمانەیە خەڵکی نووسەری چاکمانەیە لە ئێستاشا بەڵێ نووسینی باشمان هەیە بەڵێ بەڵام بەڕاستی جۆرێک لە نووسین هەیە ئەچێتە فۆرمی دەردەدڵ و نازانم خەڵک لە کاتێکی تەمەنیە جاوانس عەبدوڵڵا پەشێو قسێکی جوانەیە ئەڵێ کە لە کوردی پرسی ئیشی چییە بڵێ دوای شعر نووسینیش چییە يعني هەمووی حەزی لێ مەسەلەن شت بنووسێ و لە واڵی خۆی لە فەیسبووکی خۆیانە بەڵام کام شعرە ئەچێتە خانەی شعرەوە ئاخر زۆر گرنگە ینی تۆ دیقەت بەخۆ لە سەردەمی نالی و مەحوی و سالم و کوردی و ئەمانیشە خەڵکی تر هەبوون بەڵام نەیانتوانیەوە بمێننەوە ئەمان بوون بە ڕەمز و بەنا و هەتا زۆر جار لێشان تێ نەگەشتون ینی نالی لە بێتێکا زۆر جوانە ئەفەرمێت تەمەنێکە بە میزانی ئەدەب توحفە فرۆشم زۆرم و تو کەس تێ نەگەی ئێستا خۆمۆشم ئەڵێیتە زۆرم و تو کەس لێم حاڵی نەبوو کەس لێم تێ نەگەی ئێستا خۆمۆشم ئێستا هیچ ناڵم بۆی بە بڕای من زەمن بڕیارە ئەم نووسینە باشە و ئەمێنێتەوە ئەچێتە دڵی خەڵکەوە یاخود نامێنێتەوە تۆ نووسینەکە و کاڵ و کرچە من خۆم نووسەرم ئەگەر بابەتەکەم ناشرین نەکرد بێ بەڵام قسەیەک هەبوو کە مەسەلەن خەڵک هەیە هەبوو لە تێکستی کلاسیکی تێناگەشت زۆر جار پرسیاریانەکرد فڵان شت مەبەستی چییە کە مەبەستەکەت ڕوو نەکردەوانێ ئینجا لە تۆ تێگەی یا لە شاعیرەکە تێگەی کە ئەمە چی کردووە تێکستی کلاسیکیش وشەی بێگانی تا بەکاراتوە تێکستێکی قورسە ئاسێکی فەلسەفی بەرزی هەیە مەسەلەن تێکەڵ کراوە لەگەڵ علمی مەنتیق و بەلاغە و فەلسەفە و ئەمە ئەگەر بتەوێ باش لێی تێبگەی پێویستە کاتۆ ئەم تێکستە کەسێکی شارەزا شی بکاتەوە ئێمە ژەهاتین بە زمانێکی شیرین و جوان بۆ خەڵکمان شیە کردەوە لەمەوە خۆشەویستێکیان بۆ تێکستە کلاسیکان دروست ببوو و بەردەوامیشە بینیتر ئەگەر تا تەمەنمان بێ بەڕاستی ئێمە ئەگەر بگەڕاینایەتەوە بۆ تێکستە کلاسیکەکان قەت حاڵمان نەئەگەی بەم حاڵی ئێستا یعنی ئێستا دیقەت بە زۆرێک جار هەیە خەڵکێک هەیە زۆر مەسەلەن کیبری هەیە خۆی بە گەورە ئازانێ لە خەڵک یەک بەیتی نالیت پێ بڵێم لەسەر ئەمە ڕوە کاتە مرۆڤ و نالی مەزنە فەرمێت تۆ لە تۆزێک خاک و دڵۆپێک ئاو دروست بووی فەرمێت کە تۆزێ من عەقید خاکی و دڵۆپێ من جەمیت ئاوی ئەڵێ تۆ تۆزێک خاک و تۆزێ ئاوی خۆتە لێ نەگۆڕێ ئینسان باشە ئەفەرمێت کە خاکی دامن بە وەگەر ناتۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەر نابڵقی سەر ئاوی ئەفەرمێ ئەگەر خاکەکەی ئەو بەشەی کە خاکی دامن بە ئەو خاکە بکە بە دامنی خەڵکەوە ئەنووسێت و ئەمێنێتەوانێ ینی خزمەتکاری خەڵک بە وەگەر ناتۆزی بەربادی وەگەر نابی بۆ خاکی کە بائی بات و هەروو نەبێ فەرمێ کە ئاوی گەوهەر بە سەدەف لە مانگی نیسان ئایەتە دەرەوەی دەریا و دەمەکاتەوە و یەک دڵۆبەکەوێتە ناوێەوە دەمدا ئاخاتەوە چێتەوە بنی ئەرز بنی دەریاکە ئەفەرمێ ئەگەر ئاوی گەوهەر بە ئەو دڵۆپە ئاوە بکاتێتە ناو سەدەفەکەەوە ئەبێ بە گەوهەر و بە دوڕم وەگەر نابڵقی سەر ئاوی وەگەر نابڵقێکی سەر ئاوی بۆیە ئەمە خۆی هەر ئەم مینە پەیامێکی زۆر گەورەی لە پشتەوەیە کە ئێستا مرۆڤ ئەمە تێکەوتۆ بەڕاستی خاکەڕانیە و خاکینیە و مەسەلەن کە زانستێکی بەسیتە زانێ خۆی لە خەڵک بە باشترە زانێ لە دەرەوە مامۆسایە دکتۆرە پێشکەشکارە کیبر و عینێکی بۆ دروست بۆ نا
ئەگەر بگەڕێنەوە بۆ شعر یەکێک لە مشکلەکانمان چارەسەر بێ ئەمە یەکێک لە مشکلەکانمان چارەسەر بێ بابەتی کۆمەڵایەتی و بابەتی مەسەلەن ئەدەب و ئەخلاق و پارە و ڕەو ینی هەمووی لە تێکستە کلاسیکەکانە هەیە بەڵام پێویستمان بەوەیە کە شیکردنەوەیکی جوانی بۆ بکەین و دووبارە بینەوە بەگوێ ئەم جیلە تازەیە. ئەو پرسیارە زۆر قورسە. من ئێستا خۆشم نازانم ئایا شعر خۆ دزینەوەی لە واقع یان نەخێر شعر بۆ ئەوەیە کە تۆ ینی زۆر سۆز و قورسە بەڕاستی بۆیە من باوەڕمە هەردووکیانە ینی بە ئاسانترین شێوە هەردووکیانە زۆر جار بۆی شعرەوە ڕاکردنە لە واقع و خۆ پەنادانە بر ئەوەی کە تۆ خۆ دەشاریتەوە زۆر جاریش نا ئەسڵەن واقعەکە و تۆ ئیژێڕیتەوە و کارت تێکا و کار لە خەڵکەکەی بۆیە تەسەورەکەم هەردووکیانە بەڵام بۆ تێکستەکە بەسەرچاو تێکستێکت بۆ خوێنمەوە خۆشمەوەیت و دڵنیام تۆ جوانتری لە حەبیبە و یارەکەی حەزرەتی نالی بەس ببوورە من ناتوانم وەک ئەو شعری جوان بنووسم خۆتە زانی آخر گیانم نەوەک هەستیار سەدان شاعیری وەکو من قسەی دڵیان بێتە سەرزار کەس ناتوانێت شعری نالی تێپەڕێنێ کەس ناتوانێت غەزەلێکی هاوشێوەی ئەو بنەخشێنێ بۆیە ئازیز جانی جانم دڵنیابە تۆ جوانتری لە حەبیبە و ئەم ڕاستیە باشە زانم بەس ببوورە کە وەک نالی وەسفت ناکەم هۆکار تۆ نیت من ناتوانم. سپاس. مەشغەڵەتی دنیا و سەرقاڵی ئەمەنە زۆرە کارەکەی خۆم و زۆر جار نووسین و زۆر جار ئەو بەرپرسیارەتەنی کە لە دەرەوەی ئیش و کار هەتەوە بەرپرسیارەتی هونەرین و مەجبوری ڕایان پەڕێنی هەمووی تەسیری خسۆتە سەر ئەو کاتی کە تۆ تەرخانت کردووە بۆ نووسینی شعریا بۆ لێکۆڵینەوە یا بۆ شیکردنەوە بەڵام ئیتر زڕوفێکەوە ئەبێ ڕابین لەگەڵیا و وردە خەریک بین کە لە کەم و لە زۆر چیمان پێکرا جێپن هەموو جارێوتمە مرۆڤ ئەو مرۆڤەیە بتوانێت جێپەنجەی خۆی لە دنیا جێبێڵێ مەرگ و ژین میسلی سێبەر و تاوە ئەوەی باقیە مێنێتەوە هەر ناوە بۆیە ئەوەی کە باقیە مێنێتەوە ئەو ناوەیە کە تۆ توانیوتە لە دنیا خزمەتێکی پێ بکەی بە جوانی ئەسڵی هەموو دین و شەریعەت و فەلسەفە و بەرنامەکانی دنیاژەوەیە تۆ مرۆڤێکی باشبی بۆ خۆت و مرۆڤێکی باشبی بۆ چواردەوەرەکەت ئەمە زۆر گرنگە جا ئیتر چیمان پێ بکرێ بەردەوامین و ناوەستین و ئیشەڵا لە کەم و لە زۆر بابەتی میدیا ئەوە بابەتی ڕاگەاندن بابەتی ڕۆژنامەوانی بەڵێ هاوکارێکی زۆر باشە ینی کاتێک تۆ خۆت لە میدیایەکە بەرنامە دەبێ یا کاتێک پێشکەشکاری یا کاتێک ئیشەکەی کە خۆت ئەچیتەوە بۆ بەرنامەیەکی تر شارەزای پرۆسەکە هەیە و ئاسانترە بۆ تۆ بە دەرکەوتن وەک لە شاعیرێک مەسەلەن یەکەم جاری بێ کامێرەوەی مایک و ئەم جۆرە شتانەی بینی بێ مەشغوڵترە بێ تەرکیزی زیاترە ڕوانە کاتێک کە تۆ لەناو ئەما ژیا بووی ئەگەر بتەوێ هەر پیشەیەکی ترت هەبێ زۆر باشە سوودی لێبینی بەڵام من زۆر سوودم لێبینیەوە وەکو پیشەی ڕۆژنامەوانی و میدیا و ڕاگەاندن بۆ ئەم بابەتی خۆم کە شعر و هونەر و ئەدەبە لەسەر ئاستی تاک ئێمەشتی زۆر جوانمان هەیە ینی لەسەر ئاستی تاک خەڵکی زۆر ڕۆشنبیرمانێ خەڵکی زۆر لێهاتوومانێ خەڵکی زۆر بەتوانامانێ بەڵام بەداخەوە یعنی جیلێک پەروەردە بووە سەقافەتێکی زۆر سەیری دیجیتاڵی وەرگرتووە ینی سەقافەتێکی زۆر ئەلکترۆنی وەرگرتووە نەوەیەکە ئەیبینی لەو بازاڕ و جادە و بانە نازانی ینی پێت سەیرە ئەم جیلە مستەوای سەقافی بۆ وایە ینی من تەسەورەکەم ئەو پیاوە پیرەی کە لەسەر جادەی ئەڕوا دەبێ ئاوی پێ و ئەیخاتە ناو سەتڵی خۆڵەکەوە گەنجەکە هەرچی بێ بەفڕەیە ینی من زۆرم پێ سەیرە زۆرم پێ ناخۆشە بەڕاستی ئەم جیلەکە گەورە بووە کورە هەر واز لەو بێنە حب و هینی نییە بۆ ئەم نیشتیمانە و بۆ ئەم خاکە و بۆ ئەم شارە بۆ ئەوانە باوەڕ بفەرمو هەر بۆ خۆی نییە ینی لەو بازاڕا ڕیشانە پیاکێشن ئاگایان لە دنیا نییە تێگی زۆر سەرقاڵی ئەم تەکنۆلۆژیا مۆبایلە بوون و ناخوێننەوانێ وەکو باسی ئاستی تاک ئێمە لەسەر ئاستی تاک ئیشی ڕۆشنبیری و چالاکی زۆر نەوەی چاکمان هەیە بەڵام ئەوەی کە نایبینم ئەمجی لە گەنجەیە لەم چالاکیانە ئەمجی لە گەنجەیە لەم قسانە ئەمجی لە گەنجەیە لەم بوارە
کە ئەمە بەشێکیشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرێتەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەگرێتەوە کە نەیتوانیوە ئیشی لەسەر بکە مەسەلەن بودجێ بۆ تەرخانکە زیاتر گرنگی با بۆ کەسانەی کە لەم بوارە ئیژەکەن بۆیە بتوانن ئەو خەڵکەشی کە گوێبیستی ئەم بوارە بۆ بێتە ناو مۆزوعەکە و فێری سەقافەت و ڕۆشنبیری و ئەوە بێ چکە سلێمانی بیرە نەچێ بە شاری ڕۆشنبیری ناسراوە ئێمە نابێ ڕێگە بین مەسەلەن کەسێک لە شارێکی ترەوە هەندێک فێری ئەم گەنجانی ئەمە بکە گەنجی ئەم شارە ئەبواە گەنجێکی زۆر زیرەکی لیاتی بەتوانە بێ کە بەداخەوە ئێستا تۆزێک کەم بۆتەوانێ من ڕەخنەم لە میدیانی سەریکە میدیای کوردی زۆر باشە بە تایبەتی ئێستا گرنگی بە هونەر و بە شعر و بە گۆرانی و بە کلیپ و بە ئەدەب و بە مۆسیقا و ئاخر لێو تێک نەچێ ئەو کەناڵانەی کە کەناڵی هەواڵیشن لە بەرامبەر ئەوە کەناڵی هونەری ئەزانی چۆنە خۆی تەڵەبیەشە تەڵەبی خەڵک داواکە ئێستا بابەتێکی زۆر عیرفانی و ڕۆحانی لە ناوایە خەڵک ڕۆحی ماندوو حەزی بە تێرکردنێتی بەرنامەکان لەسەر ئەم ئەساسە دائنێن بۆیە بەڕاستی من ڕەخن لە میدیاکان نییە و دەستخۆشییان لێکم و کاکە من خۆم سەری خۆم من دایم لەسەر میدیا و کەناڵ و ئینانم ئەگەر فراغی ئەدەبی هەبوایە مەسەن ئێمەمانان و خەڵکانی وەکو ئێمەمانان نیان نتوانی بابەتەکانیان بگەێنن بەڵام نە من ڕەخنم لە میدیانە و پێشم زۆر پێشکەوتووە لە ئێستا زۆر پێشکەوتنی بەخۆی بینی و میدیای کوردی و بابەتە هونەرێکەش زۆر گرنگی پێدن من ڕۆژانە نامەم بۆیێت باشە ئەو گەنجانی کە نووسیانەوە کەسانی کە شعرە نووسن ئەڵێت خوا سەریکەم تێکستم بۆ بکەم دا بۆ پرسیارەکەی تۆ ڕێک گرفتەکە لەکوێیە ئەگەر ئەتەوێت تێکستی کلاسیک بنووسی ئەبێ شارەزای کێش و سەروە و زانستی عروز و ئەم بابەتانە بی زۆرێک هەیە تێکستی کلاسیکی نووسی و فۆرمی کلاسیک وەرناگرێ باشە زۆرێک هەیە تێکستێکی ئازادە نووسی و هەر جانبە کلاسیکەکە زاڵە بەسەریان ئەبێ بزانی چی ئەنووسی و بۆ ئەنووسی و من باوەڕیشم بەوەیە یعنی نووسی نەبێت تەقەبا لە دەرگای دڵە نووسی نەبێت تۆ بنووسێ نووسی نەبێ تەنگە پێ هەڵچنێ و تۆمان و کابڵێ بێ بەم نووسی من باوەڕم بۆ نیە نووسەرێ دانیشێ و چرا داگرسێنە و لایتی نوشتانە بکوژێنێتەوە و بڵێ وەڵایتر من ئەم شەو بێ شعرێ بنووسم و کاکەمایە گەشتم نەنووسیوە نابێ و عیبە و بنمونە مامۆستا ئەحمەد هەردیمانەیە کەس هەیە ئەحمەد هەردی جوان نەناسێ هەمووی 9 تێکستی هەیە بەڵامی تر ئەحمەد هەردیەکە هەیە وێ باوەڕم بەوە نییە تۆ بێ هەر تێکستی زۆرت هەبێ و هەر جاریوایەتەوە بە 5 تێکست بە 6 تێکست توانە و مەهارەی خۆت دەرەخی بەڕاستی بۆیە ئەم بۆ پرسیارەکەی جەنابە زۆر گرنگە شاعیر ئەو کێشانە لابا لە نووسینەکەیە خۆی شارەزاترکە پێشخانەیەکی ئەدەبی شارەزا لە شعری کلاسیکی شارەزا لە شعری دەرەوەی خۆی بزانێ فارس چیە نووسێ بزانێ ئینگلیس چی نووسی و بزانە عەرەب چی هەیە ئەمە زۆر گرنگە ئەنی جاری وایە یەک تێکستی فەڕۆخی فڕوخزا دەخوێنیتەوانێ بەیتێکە بۆ نمونە یەک دێڕە تێکستێک لە خەیاڵی توە لە دایکە بێت لەسەر ئەوتانی شتێ بنووسی بووی زۆر گرنگە تا تۆ خوێندنەوە زیاتر بێ بەرهەمەکان زیاتر شتی جوان بەخۆیەوە بین من جاری وا بۆ لە ناو پاسا بووم باشە شتێک هاتووە بینیومەوە مەسەلەن ئەیتر بەشی کۆتایی و قفڵەکەی من داناوە و دەستپێکەکەی و ئیتر ئیشم لەسەر کردووە بەڵام تۆ کاتی بۆ بگونجێنی نەخێر نەوەڵا جاری وایە لە کاتی وایە تەنگە پێ هەڵەچنێ بەتایبەتی لە کاتی زۆر ناخۆشە جاری وایە مەسەلەن لە مردنی ئازیزانایە بۆ نمونە لە زۆر حاڵەتاکە بەسەر ئەم وڵات و شار و میلەتەی ئێمایەت یا کەیسێکی زۆر ناخۆشە و دڵی هەمومان عەزیێتەیە لەو کاتە چاروایە بەیتێک چەند بەیتێک مەسەلەن تێکستێکی واڵایە بە خەیاڵتاوەی نووسی کە ئەگەر ئەو ڕووداوە ڕوونەیە چەندین ساڵ هەوڵ بێ و دانیش و کاتی بۆ بگونجێنی بۆ نانووسن تێکستە کلاسیکان بە ئام هەمویان مثلا مەحویە فەرمێ بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەخوانەکەم چی بکەم ئەو تێکستە هەتا خوارە و تێکستێکی جوان و تایبەت و ئەوە نالێ فەرمێ نەفەس بگرە لە هات و چۆی خۆڕایی هەتا ماوی کە ئەم باە هەتا ئێستا کە هەر عمری بە باداوی ئەو تێکستە هەتاو بخوارەوە یعنی ئەمان تێکستی باڵا و تێکستی فەلسەفی و تێکستی گرنگ و تێکستی ئەوەیە کە ئینسان شایانی ئەوەیە دێڕ لەسەری بۆستێ و بنیاتی ژیانی داهاتووی لەسەر بنێ زۆرن تێکستەکان بەڕاستی بۆ من ئیسفادەم لە هەمویان کردەوە بۆ مرۆڤ هیچ شتێک قورس نییە مرۆڤ خی گەورە توانە و تاقەیەکی وای پێبەخشیوە
ئەتوانێت چی بوێ بیکە و ئەتوانێت زیاتر لە بوارێک و لە چۆنەڵی لە کایەک پەرە پێ با و ئیشی لەسەرکە و سوود بگەێنێ بە خەڵک. بەڵام ئەوەی کە من زۆر پیشە و ئیش و مەسەلەن بوارم تاقی کردوتەوانێ من هەر ڕۆحێتم وایە ڕۆحێتم لەگەڵ جانب بە ئەدەبی و هونەری و شعرێتەکەیە، یعنی ئەمەیان بۆ من خۆشتر و مرتاحترن. ئەوەی تر وەک پیشە ڕەنگە من توانی بێتم فترێک پێشکەشکار بم مەسەلەن لە میدیای ئیشکەم مەسەلەن ئەم فترێ لەگەڵ ئەم کەناڵە عەقدێکم فڵان جۆر ئیشکەم، بەڵام هیچی ناگاتەوە بۆی کە من دابنیشم مەسەلەن شعرێک بنووسم یا تێکستێشێ بکەم بۆیە ئەم بابەتیان چۆن تۆ فەرمووت نیشتیمانی من و زیاتر توانم ئەسپی خۆمی تێتەوە بم. بەحسی پرۆژە بکەی ئەم نەمان پرۆژە هەیە، ئەم نەمان خەیاڵی جوان هەیە. ینی من لە ماوەی پێشوا دەفتەرێکی ترم کڕیەوە باشە دەفتەرێکمە بوو پڕم کردو کە چی بکەین لە داهاتوو ئەم بێتە چۆن شیکەین و ئەم ئیشە چۆن بکەین ئەم نووسینە چۆن چاپ ئەوە نە ئیش هەیە ئەوە نە ئیش هەیە کە تەسەووری ناکەی، بەڵام چەندیمان پێکرێ ئەمە گرنگە. خواتە من بە بەرهەمی جوانمانە بێ هەرچەنە من شخصی خۆم لەگەڵ بابەتی چاپکراوانیم باوەڕم وانە من تا خۆم زیینم بێم کتێبەکەی خۆم چاپ بکەم و 500 تیراژی لێ چاپ بکەم و 200 تیراژی بمێنێتەوە من باوەڕم وایە ئینسان ئەبێ بە حەیوی ئێستا سەردەمی سۆشیال میدیایە مەسەلەن سەردەمی فڵان شتە بەمە بتوانی ئیستیغلالی ئەم وەختی خەڵک بکەی. ئێستا هەر کەسێک ئیشێکی منی بوێ ئەچێتە سەر ناوەکەم و لێ ئێ و ئەتوانێت بابەتیم بخوێنێتەوە، بەڵام من ئێستا باوەڕم وایە هەز ناکەم بتوانم بە کتێبم خزمەتە بکەم و من کتێب بە مەسئولیاتی شەزانم، ینی حەز ناکەم خۆم ئەم ئیشە بکەم. من سۆشیال میدیاکانم لە ئێستا زۆر چالاکن و هۆکارەکەش ئەوەیە کە خواستی خەڵکی لەسرە تاقە و حەوسەڵە و توانە و کات و ژیانی قورسی باریگرانی خەڵک لەوە ناچێت بتوانێت دابنیشێ بە نووسین من نووسینی دوور درێژی بۆ بنووسمە تا خوارەوە بیخوێنێتەوە. هەوڵم ماوە خۆم بێن بە زمانێکی سادە و ڕەوان قسەی بۆ بکەم، بۆیە ئینسان لەوانەیە زیاتر حەزی بەوە بێ سەیری ڤیدیۆ بکا وەک لەوەی شتێک بخوێنێتەوە هەتا خوارەوە. ئەمە ئیشمان لەسەر کردووە وە گرنگیمان پێداوە زۆریش استفادەم لێ کردووە نەک بۆ من، ینی بۆ زۆر کەس سۆشیال میدیای ئیسفادەیە بووە مەسەن لەوانەیە تۆش ئیسفادە و لێ بکرد بێ بۆ دانانی بەرنامەکانی خۆت و بۆ ئیشەکانی خۆت و ئەمانە ئیتر کەوتۆتەوە سەر ئەوەی ئایا لەم سۆشیال میدیا چی بڵاوەکەیتوانێ چی سوود بەخشە بۆ شتێک بڵێ. من دایم دژ بووم نووسەرانەشم کە تۆی ڕەشبینێ چێنن لە مشکی خەڵکا و مەسەلا کتێبەکانیان باوەڕم وایە ئینسانە بێت تۆزە گەشتبین بێ و بۆ داهات و بڕوانێ و یعنی ئەوە وڵا دوای ئەوەی کەوێ ڕای دەستخۆشی و هیوای سەرکەوتن و سەربەرزیتان بۆ خوازم تۆتەنی کە ئێمە بەم مەشروعە ناسراوین. من بەیتێکی زۆر جوان هەر پێشێ بێم بۆ بەرنامەکە لای خۆم نووسیم حەزم کردوی کەم بە دواپەیام و دوا قسەی ئەم بەرنامەیە. نالی یەک بەیتی زۆر جوانیە فەرمێ لە جگەرگۆشەی شعرم مەدە معنای خراپ بێخەتا کەس نییە ڕازی کە لە ئەولادی درێ. ئەفەرمێ شعرەکانم جگەرگۆشە من بەرهەمی منن جەرهی منن هەناوی منن باشە ئەڵێ لەم شعرانەی من مەدە معنای خراپ معنای خراپی لێ هەڵمەهێنجێنە و لێ دروست مەکە باشە لەبەروی ئەمانە خۆشەویست و دڵی منن و لیان مەدە سەروگویان مەشکێن و معنای خراپیان لێ دروست مەکەن و دارکاریان مەکەن بە دارکاریکردنی معناتان. ئەفەرمێ بێخەتا کەس نییە ڕازی کە لە ئەولادی درێ بێخەتا هیچ کەسێ ڕازی ناوێت کە لە مناڵ و جگەرگۆشەکەی بێ ڕێ من چۆن ڕازیەوە دابووە من هەموو جارێ کە بیر لەم بەیتاکەم وانێ بیر لەواکەمەوە ئیشەڵا ئێمە معنای خراپمان بۆم تێکستانی نالی دروست نەکردووە ئیشەڵا ئێمە لێمان نەیەوە توانیومانە خزمەتی بکەین هەر بۆ ئومێدەشەوە خەریکی خزمەتکردن و باسکردن و شیکردنەوە.